وەختتان وخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. پاش چەندین ساڵ نەغد و هۆنینەوەی مەتنە ئینقلابی لە جیهانە گەمار و دریاگە قەتیسماگە عادی بووگە تەبیعی بووگە ناو قێزەونی و بۆگەنیە ئەمڕۆدا ئێمە بەو نەتیجە ئەگەین کە تا سەدح ئەوام خۆکشاندنە خوار و بە زوانە ئەوامانە قسەکردن نەک ناتوانێت جەریانێکی ئینقلابی بتەو دروستکە، بەڵکو لە باشترین حاڵەتە حرەکەتێکی توودەیی ئەتوانێت پاڵپێوە بنێت. لە هیچ کوێی جەریانە ئەم تاریخە حرەکاتە توودەیی و واکنشگەلە توودەیی نەیتوانیگە درێژەی بوێت و درێژە پەیا بکات. ئەمما ئەوەی ئەتوانێت چارەنووس بگۆڕێت حرەکەتە بتەوە ئینقلابیە ئینقلابیانێکە کە ئاگاهن و ئاگاهانە گەرەکیانە بنیادە نەزم مەوجود بگۆڕن و بنیاد نەرە شێوەیەکی تر لە ژیان بن. هەر بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیتر لە قەید و بەندی ئەوانیە کە بە زوانێکی هەمەفام ئەوام فام قسە بکاتە و محاولە کات ئەنچێ کە مەدە نەزەرێسی و لە دڵ نەغدی و تێتە دەرۆ بە زمانێکی شایستەیە نەغد ئێرایی بکە، چۆن معتەقدە کە هێزێکی ئینقلابیە ئاگاه ئەتوانێت ئینقلابێکی دائمی و هەتایی بواتە بەرۆ. ئاغای فەرهاد سەنگاوی چووگە قسەی کردگە، ئەگەر ئەشتبانەکەم لە کەلار قسەی کردگە و ئەمە احتیاجی بە نەغد هەست. ئەوانەی کە نەغد ناناسن، ئەوانەی کە حاڵی نەبوون لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دەبێ متەوەجه بوون. دلیل بێسەوادی خۆیان یان ڕیاکاری خۆیان یان شارلاتانی خۆیان لە ئزهارە حاڵی نەبوونە لە پشتە هێرشکردنێکی سەخیفانەی ئەوامانە بە ئاخێز ئەیان نواند ئەمە بوو. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە دڵ نەغدۆ هات کەسە دەر. وەختێ لە دڵ نەغدۆ تێتە دەر هێژەمۆنیە ئەخلاقی و سیاسی پەیاکەی. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دارایە هێژەمۆنیە ئەخلاقی و سیاسیە، بۆیە ئەتوانێ بەڕاحەتی تەمامە ئەمانە بپروێنێت و بیان کاتە ناو تەنەکەی خۆڵ و تەنەکەی ئاشغاڵ. دلیلەکەشی ئەوەسە لە دڵ نەغدۆ تێتە دەر. بۆ تەمامە ئەوانەی کە لە دنیای حەی حازرا زندگی ئەکەن و ئەم دنیا پێی ئێژن جیهانە ئەولەمە یا دنیای مۆدێرن یا بە نوعێک پۆست مۆدێرن، ئەم مۆدێرنیتە مەعنا پەیا ئەکا بە زوهورە سەرمایەداری و سەرمایەداری بە عنوانە مەحسوڵە دنیای مۆدێرن یەک نەحلەیە نەغدکەرەوەی بوو و ئەویش مارکسیزم بوو. یعنی مارکسیزم متأخرە دنیای سەرمایەداری بوو. مەشایە دنیای سەرمایەداری دروست وایە تا مارکسیزم بەهاتایەتە دەرۆ لە دڵە نەغدە خۆیە. بۆیە من هەر ئەزگاهێک ئاماژە ئەکەم بە مارکسیزم بۆ خاترەوەی مارکسیزم تەنیا جەریانە فکرێک بوو کە نەغدی بە سەرمایەداری کرد و مەحسوڵە خودە دنیای سەرمایەداری و بورژوازی بوو. بۆیە من بەعزێ مەواقع یاداوەری ئەکەم لە نەغدێکە مارکسیزمێکە. بۆ ئەوانەی وا ئاشنان تەکە ئەدەبیاتە چەپا من جملە ئاغایە فەرهادە سەنگاوی کە ئێشێ ئاشناوێ چون گویەندەی ڕادیۆی یەکێتی بووگە و ئەم بەرادەرانی یەکێتیە ئیدعا ئەکەن کە سۆسیال دموکراتن و حەدەعەقەل ئەدەبیاتە چەپ ئەناسن، ئێشێ بزانێ کە مارکس دوو نووسینە بەرنامەیی هەبوو. یەکێکیان مانیفێستە کۆمۆنیست بوو، یەکێکیان نەغدە بەرنامەی گۆتا بوو، نەغدە بەرنامەی گۆتای حزب سۆسیال دموکراتە ئاڵمان. ئەگەر مارکس نەغدە بەرنامەی گۆتای نەکردایەتەوە، هەر ئەو ڕەوایەتەی کە ئەو دابووی بە پرۆلەتەر، هەر ئەو ڕەوایەتەی کە ئەو دابووی بە چینە کرێکار،
ئەو جار بە چەزرنگەلێک لەم دنیا پەیا بوون کە لە ژێرە ناوە کرێکارە خەریک بوون حفزە مۆقعیەتهای ڕابردوویانە کرد وەکو پاراستنە ژیانە فەئۆدالەکان. مارکس بە تەشخیصە ئەم ئەمرە کە لەسەر ڕەوایەتە ئەو خەریکن انحراف دروست ئەکەن لە نەغدە بەرنامەیە گۆتا لە نامەیەکا کە بۆ براکەی کات شارە ئەکات کە بەیان نامەی خۆی و ئینگلس حازرە لە ڕەدە و ئیعلامە بەراعەتکردن لە حیزبە سوسیال دموکراتە ئاڵمانە. واوەی کە باکۆنین هەر لە ئیستەوە تەمامە حرەکەتهای کرێکاری وە چەپە ئاڵمان ئەخەنە ئەستۆی مارکس و ئینگلس ومن ئیعلامە بەراعەت ئەکەن و نەغدە خۆی ئەکا بە بەرنامەیە گۆتا. لەم سەرزەمینە ئێمە هەر بوونەوەرێ وا لەسەر دوو قاچی ئەڕواتە ڕێوە بەم زوانە قسە ئەکا کە من قسە ئەکەم بەخۆی ئێژێ کورد تا لە پشتە ئەم چمکە کولیسازە کووردە بۆ ئێمە تەعەفون و زێراب و کەسافەت بێرێتە بانە و بەناوە ئێمە. ئاغێزە کوردەوارە سەر بەخۆ بە وەزیفەیە ئینقلابیە سەرشانە خۆی ئەزانێ وەکو مەرجع کوردیەت ئەوەی انحراف دروسەکا لە ساحەی کوردیەتە و لە ساحەی ئینقلابیگەریە با بەناو دەمی ئەویش بە نەخد با بەناو دەمی یعنی نەخدی کاتۆ سەفاهەت و بلاهەتی دەربخە و ئەو جا بکێشێ بەناوی دەمیە. پس ئەوەی ئەو هێژەمۆنیە ئەخلاقی و سیاسیە بە ئێمەداگە نەخدە. با بزانین ساحەیە سیاسیە ئێمە بۆ ئاوا ساحەیەکی قێزەون ساحەیەکی قەتیسماک ساحەیەکی بێحرەکەت و ساحەیەکی بۆگەنە بۆ واسە کێگەل دەخاڵەتی تیاکەن ویان پێکردگە کێگەل. پس من سەبقەیەکەم لە فەرهادە سەنگاوی وت. فەرهادە سەنگاوی گوویەندەی ڕادیۆی یەکێتیە. فەرهادە سەنگاوی ئێشێ ئاشنا بێت بە ئەدەبیات چەپ. فەرهادە سەنگاوی ئێشێ حەدە ئەقەل بەشێک لە نەخدە چەپ بە جەهانە سەرمایەداری بناسێت. فەرهادە سەنگاوی ئێشێ حەدە ئەقەل ئاگاهیەکی لە دنیای ئەمڕۆیەکەواتیا بوێت. ئەگەر نەیوێت تەمامە تڕەهاتێکە لە ڕادیۆ یەکێتیاوت کێسی لە وجودە خۆی تڕەهاترە. با بڕۆین تماشای قسەکانی بکەین وا لە کەلارایی کات. لە نەوەتەکانە لە بیرتانە مامۆستا ئەم کاتەتان شاد هاو نیشتیمانان هاو نیشتیمانانی بێ نیشتیمان هاو نیشتیمانانی بێ حکوومەت هاو نیشتیمانانی بێ سیستم و هاو نیشتمانانی بێ نیشتمان هاو نیشتمانانی بێ حکوومەت ئەمانە پارادۆکسگەل و تەناقوزگەلێکی بێمەعنای بێمەفهومن کە ئەم ئاغا بەکاریان ئەوە. چۆن ئەمانە هاو نیشتمانیەتون کە نیشتمانیان نییە؟ چۆن ئەم نیشتمانە فقط بە حکوومەت مەعنا پەیا ئەکات؟ ئەمە تڕەهاتە یەمش تڕەهاتە کەم ئاغا هیچ ئیدلا ئەوەی کە گەرەکێسی زەهنە تۆ بژەڵەژێنێ هیچ هەدەفێکی لە پشتیان نییە. ئەم گەرەکێسی تەسەوراتە خۆی و تەسەوراتە ئەوامێ کە نایەتە سەر زوان دەرمەوردە نیشتمان و دەرمەوردە حکوومەت ڕەنگی بکات بەناوە یەکسری کەلەماتە بێمەفهومێ کە هیچ وزەیەک دروست ناکات لە هیچ کەسێکە. هاو نیشتمانیانە بێ نیشتمان هاو نیشتمانیانە بێ حکوومەت. ئیدارە ئەم کاتتان شاد من لەبەر خاتری کە سوکاری قوربانیەکان و لەبەر قوربانیەکان لە کەلارەوە هاتوون بۆ ئێرە پێم وابوو کۆبوونەوەیەکی خب من لەبەر خاتری قوربانیەکان و کەسوکارە قوربانیەکان بزانە ئێمە لە دنیایەکا خەریکین زندگی ئەکەین کە فەرهەنگ قوربانی سازی هەروەکو نمودەکەی دیتان لە بەرجەستەکردنەوەی کۆڵبەڕا لە دۆزینەوەی کەنیشکێکا کە خۆی ئەسووتێنێت لە تەجاوز پێکریاگیە بەنادیا مرادا لە دۆزینەوەی گەی و هەمۆسێکشواڵ و ئەمانە خەریکە ئێمە قوت ئەکاوە ئەم جەهانەی کەواینتیا دقیقەن خەریکە و پەیاماگەێنێ کە لەم دنیا هیچ مشکڵێک نییە. لەم دنیا ئەحیانەن سیستەم و حاکمیەت بەر ئەساسە مناسباتە اقتصادی ئابووریە کە داینیاگە و بە دەستگاهە کۆنتڕۆڵە سیاسیە کە بە سەرسەرە مەردم و سوار بووگە
ئەحیانەن هیچ مشکلێکی تیا نییە بەڵکو لەم دنیا ئێمە تەکە مەسائلە فەرهەنگیان ڕوبڕووین ئەمە فەرهەنگەکانن کە تەحملی یەکتری ناکەن و فەرهەنگەکانن کە باعث ئەون کە قوربانی دروست بکرێت ئەمانەی کە خانەوادەی قوربانیان ئێشی پەیامە خانەوادەی قوربانیان حدەئەقەل ئەمە بێت و لە یادکردنەوەی بۆنەیەکە دوو هەدەف تاقیبەکەی هەدەفە ئەوەڵ ئەمەسە و بیرە نەچێ کە بە کامە تاریخا تێپەڕیگی و کامە بەهات داگە هەدەف دووەم ئەمەسە چ بە خۆت کە مەوردە ئەم سەتەمە واقع بووگی چ بە دیگەرانێک کە ئەم سەتەمیانە لە حەقت وا کردگە ئەم مشتارە بدەی کە ڕۆحە تاریخیە تۆ ئاگاهە نەنووسگە و مەجالت تکرارە هەمچین بەرنامەیەک ناداتۆ دێ ئەمانەی کە میراسخارە ئەنفالن وها کەسانێکن عدەیەک بەناوە حکوومەتە هەرێم یەکێتی و پارتی بە هاوکاریە حکوومەتە مرکزیە عێراقی شخص لەگرامەکەنە مقدسر حکوومەتە مرکزیە عێراقی کە کاری میلەتسازی مردمسازیە بۆ دەوڵەتێک تێن بەهایەکی سەنگین بە مردمە ئێمە تەحمیلەکەن کە کۆچیان بن کە لە مناسبات و شێوەی ژیانە کۆنیان و هەڵیان تەکێنن سەمەرەکەی ئەبێ بە ئەنفال مردمانێک ئەحیانە نایەن لە زەمینەیە ئەنفال بکۆڵنەوە کە ئەنفال چه زەرورەتێکی تاریخی هەست کە ئەنجامی ئەدەن لەبەرەوەی سەدام حوسێن حەز ناکا بە کورد لەبەرەوەی سەدام حوسێن قینی تێ لە دەمە قۆپانە کوردی لەبەرەوەی سەدام حوسێن نەخۆشە ڕەوانیە یا لەبەرەوەی سەدام حوسێن مەئمورە سیستەمێکە بۆ دروستکردنە مردمێکی بێدەسەڵاتی بێ هەمە چیزی هیچ و پوچ لە بەردەمە حاکمیەتە نمونەشی کوێرکردنەوەی لادێکانە دانانە مەعسکەرەکان و کۆچاندنە خەڵکیە بۆ ناوە مەعسکەرەکان دانە بایعیە بە خەڵکێک کە تا دوێ کە جووتیار بوو شوان بوو پیشەوەر بوو کە ئەیتوانی بە شێوەیە تەولیدە خۆی و بەرهەمهێنانە خۆی بژێنێت بەڵام ئیمڕۆ سەدام حوسێن بایعی پێدا گۆشتە برزیلی پێدات جگەرەی سومری پێدات سابونە ڕاقی پێدات برنجی پێدات ڕۆنی پێدات نایەڵێ کارکە ئەمە هەمان نەهلەس ئاغایە فەرهادە سەنگاوی کە تۆ بە عنوانە کەسێکە لە کۆڵەکەی چەپۆهاتکیتە دەر تۆوە ئەمسالە تۆ وەکو مەلابەختیار وەکو تەواوی ئەوانەی کە ئیدعا ئەکەن حاڵیانە لەم دنیا ئیشێ بزانن کارە گەورەیە بورژوازی ئەوە بوو کە ڕعیەتەکانە دەورانە فەئۆدالیان کە لە ناوە تەبەقەی ڕعیەتیە خۆیانە منجەمد بوون فریز بوون و تەکانیان نەخوار تەکانیاندان برسیەتیان پێدان کۆچیاندان بە ملیۆن لیان کوژریا وەلێ توانیان جەهان بگۆڕن و بیوەنە ناو فاز سەرمایەداری ئەمە تۆپخانەی ناپلئۆن بوو و مناسبات فەئۆدالی لە ئوروپا لەبین برد پس خروجی ئەم مەعسکەرانە خەریکە بە تۆ ئێژێت مردمانێک کە مقاومەت ئەکەن لەوە دەسەوەدانەوەی ژیانە خۆیان و شێوەی ژیانە خۆیان تۆ بە عنوانە حکوومەتێتی و شێوەی ژیانیان ئەگۆڕیت بەهایان پێ تەحمیلەکەی بە چەکە شیمیایی لیان ئەدەی حیزبیان بۆ دروستەکەی بە بەهانەی شڕەتەکە حیزب لادیەکانیان وێران ئەکەی کۆچیان ئەدەی بەرەو شارەکان و بە بایعی ئەیان ژێنی ئەها ئەو مردمە ئیمڕۆی چه ئێژن کوا کاکە سەدام بایعیمان پێبا ئەو مردمە عادەتیان کرد کار نەکەن و بخوەن ئەمە مەقتەعی بوو دەورەئی بوو ئەوەنەی تۆ بکەنن لە شەرایط ڕابردووت ئیتر حافزت و بیری نەیەرێتۆ کە تۆ کێ بووی تۆ فێرە خۆپانۆکردنەوە و لە دەستدانە زەمین و لە دەستدانە مالکیەتە خوەت بووی ماوەیەک چەشتە بکەن تا نەڕۆیتە سوراغە ئەوەی ڕابردووت
ئەوانەی ئمڕۆ تۆ پێیانێژی کەسوکارە قوربانیان نەهاتکن لە بنەڕەتۆ بکۆڵنەوە بزانن ئەساسە دەوڵەتە عێراقی بۆچی دروست بووگەوە بۆچی ئەنفال و هەڵەبجە ئەکاتۆ دروست ئەکاتۆ ئەهێڵێتۆ تۆ تێرێتۆ تا تۆ دەوڵەتە عێراقی بنیاد بنیتۆ لەمە ناکۆڵێتۆ تۆ خوات وەکو حکوومەت وەکو کاربەدەستە حکوومەت وەکو باڵێ لە حکوومەت خەڵکە فێر کردگە بێن قەرەبوو بکرێنەوە ئیستا کە باوکتان مردگە ئیستا کە قەرەچۆتان دەرهاتکە ئیستا کە کەستان نەماگە بێن خوێنەکانیان نەغدۆ بکەن و پارە بسێنن بابەتی ئەو خەڵکە فاسدەیش گەرەکیانە پوڵ بسێنن بابەتە خوێنە کەسوکاریان هیچ مشکڵێکیان نییە هاوار ئەکەن وعدە داگە پارەمان پێبەی نایدەی وعدە داگە عەرزەمان پێبەی نایدەی هەر بەم ئیدعا ئەم ئیدعایە مردمە بوویتە هەرکوێی ئەم دنیایە بەرپەنگ دریاگە گەمار و دریاگە بە نظامە سوڵتە لە هیچ دادگاهێکە ئەمە ناواتۆ لە حاکمیەت چون ئەم مردمە بە شوێنە بنبڕکردنە جنایەتانەوگە ئەم مردمە ها بە شوێنە قەرەبووکردنەوە خۆ بە قوربانی ئەزانێ و لە خۆ بە قوربانی زانینە ها بە شوێنە ئەوە کە دەست پێشنە ملیاپورێکی پێبەن ئەم جۆرە ئەقلیەتە فاسدە فقط لە وجود فاسدە ئێوەمانان تێتە دەرۆ بۆیە مردمە ئێمە وا فاسدە بۆیە کاورا کەوت کەسە فرۆشتنە ئێسک و پرووسکە باوک و دایک و براو مەتۆلکەکەی باوەشی خەڵکە ئێمە جاران پارەی خوێنی نەخوارد چون پێی وابوو پوڵە خوێن بخوات گەڕەوێ ئیسە تۆ ئاتکیتە ناوە قوربانیان کە چی بێژیت چیت وا پێ ئەحیانەن تۆ چی زیاتر لەو خەڵکە ئێژیت قەرەبوویان بکەنەوە خزمەت گوزاری نییە و پارە نییە و کارەبان نییە و برسیمانە و بایعەکەی سەدام نییە و گۆشتە بریزیلی نییە و ڕۆن نییە و سابوونە ڕاقی نییە و جگەرەی سۆمر نییە و ئەمە نە ئەرزشی واتیە نە ئەرزشە ئەخلاقی واتیە نە هاوسۆزیە من بەرامبەر بە ئێوەمانان کۆ ئەکاتۆ سۆزێکم نییە بیدەم بە سابوونە ڕاقیتان و $100 کە بابەتە ئێسک و پرووسکی باوکە گەرەکتە بیسێنیت چه سۆزێکم ئەس بدەمێ بۆ تۆ ئەوەنە مرد بووی بێتە مەیدان و نەهێڵی جنایەت بەسەر ئینسانە تکرار بوێت و تا من بە تەمامە قودرەتم و لە پشتە بوێسم دەی تۆ مشکلە ئەوەسە $100 بابەتە ئێسک و پرووسکە مەتۆلکەکەی باوەشە دایکە نادەنێ بیکەی بە فاسۆلیا بە ورگ تا بڕاتە خوارۆ من چه هاوسۆزیەشە لەگەڵ توا بکەم تۆ بۆ وا فێرە فەرهەنگە سوال بووگی ئێشێ من بەزەین پێتا بێتۆ چون تۆ سوالکەری کێ خەریکە ئەمە لە ناوم مردمە قارەمانە ئێمە ئەکا بە کولتور کێ خەریکە ئیکا ئەگەر ئێوە نیەن جەماهیریە بەڵام زیاتر خۆشحاڵ بووم کە حکوومەتی لێ نییە ئەگەر لی بواە ڕەنگە سترێس و دەردەدڵمان زۆرتر بواە بەڕێزان حکوومەت یعنی کاری باش خزمەت گوزاری بازاڕی کار بەڕێزان خەیلێ بێجاو کرد بەڕێزان خەیلێ درۆوت بەڕێزان فرە ئەحمەقی کاورای کاول حکوومەت یعنی خزمەت گوزاری و کاری باش لە کامە دیکشنەریە سیاسیاوە نووسراگە کە حاکمیەت یعنی کاری باش و خزمەت گوزاری لەکوێ بۆدۆن وای وتکە تۆماس هابز وای وتکە ماکیاوێل وای وتکە کێ وای وتکە کاورای کاول ئاخە ئێژێ لە جێگەیەکا مامۆسانەوێ کەڵەشێر بڵقاسم بەگە چون لەو سەرزەمینە ئێمە یەکێ نییە با بەناوت دەمە ئێوە هەر توڕەهاتێکی دەهاتی تێتەمە لە زوانتان و تکراری ئەکەن و یعنی چی حکوومەت یعنی خزمەت گوزاری کارە باش لەکوێ لە کامە قاموسا هەست ئادەی ئەگەر تۆ سابەتی نەکەی حکوومەت یعنی خزمەت گوزاری و یعنی کارە باش خەڵک ئێشێ ئەو مۆبایلە بکا بەناوت دەمتا کوێ ئەمە ئێژێ فەلسەفەی سیاسی ئەمە ئێژێت یا ئەو تەوەهومەی کە تۆ گەرەکتە بیخەیتە ناو زەهنە مردم
وأو توهم أو سك حاكمية خسكيسينا وزهن مردم كحكومة يعني خزمة جزاري حكومة يعني حكومة كردن بردوام كردني وهيشتنوي أما تعريف حبزة أما تعريف ماكياويلا أما تعريف بودونا أما تعريف أمانة سلة فلسفي سياسية شون حكومة يعني كارباش وخدمة جزاري أجر تو مأمور حكومة نيي كي وزيفي بتو داق بي أم ترهات أم قصهاي ششمني بنش قرانة بكي كيو من مأمورتي كردقا شون لو سرزمينة شوار روجنامة نقاري تيانية وتاكل لعل بيتنا ودمتو اگر تو مجبور نکریاگی مأمور نیی بروی او قسانه بکی مجبوری وا کریتی خود برز هاوارکی بابام جامع انسان فهمیده شیواتیا وانیه ایو فکر کن هر کری اکن کسی نیه جواوتان باتو بازاری خوێندن و پەروەردە حکومات يعني پارێزگاری لە هاوڵات حکومت يعني بازار خوێندن و پەروەردە دا ئەگەر حکومت وەزیفەی ئەمە بوو بۆچی لە مانیفێستی کۆمۆنیستا داوا ئەکات کە جامعە ئێشی ئاموزش و پەروەرشە هەمەگانی و ڕایگان بخاتە اختیارە مردمان ئەم جامعە ئەگەر ئەمانە کارە حکومت بووگە وأمانة أحيانا ليودوا تحت ناو مبارزات كارجري ومبارزات بر عليها حكومة استبدادي ومبارزات بر عليها حكومة سرمايداري بريك مسائل يانها وردبرو تو أم توهم الحاكمية بو أدي يكاني لبردم هيرشي درجي وناوكي هێرشی دەرەکی ئەوەیە وڵاتێک هێرش بکاتە سەر میلەتەکەی تۆ هێرشی ناوەکی ئەوەیە دادگایەکت نەبێ کاتێک کە برایەکە کوژێر لەسەر ئەرزێ ژنێکە سووتێنرێ زوڵم لە کەسێکە کرێ دادگا لە ناو خۆی وڵات پێویستە دیفاع لە هاوڵاتیەکانی بکات ئەوە حکوومەت نییە و ئەوە دەوڵەت میلەتە ئەوە حکوومەت نییە و ئەوە نیشن ستەیتە حاڵیت بوو و ئیسەیشە کارکردی فەرقەکە روجان أول برل جنگ جهانية دوم وزارة شر ناوي وزارة أفنس بو ليو دوا كسازمان ملل متحديان دروس كرد ناوي أنيا وزارة الدفنس بويا أم دولة ملتانا بوليس ودسقاها قضائيان لداخلوهاس ارتشيشيان هس بو دروا ارتش بو دجمن الدركي بوليس بو خلق ناوخو لذا خلق ناوخو دجمن نية بلكو بزهكار وترازياغا ومعاملة دجمني تكاناكن ولا فقط اما نيشن ستيتيكا برامبر بنيشن ستيتيكي تر اعلام الشركة لدواي جنگ جهاني الدوام اميشيانا لنيشن ستيتكان سندو نيشن ستيتي ناتواني برامبر بنيشن ستيتيكي تر اعلام الشركات وام حقا فقط سازمان ملل متحدة المتحدة هسي المتحدة تنيانا هاديك كاتواني اعلام الشركة أو وقت بابا أمريكا قالك شو حمد بكات صدام حسين شو سيكوريتي كانسل المتحدة تا آراء أوان بقريبوا حملة كردنا بعراق حتى بشيوي ظاهري حكومة يعني أما بابا ايوه مشتي كرن واقركتان مردمتا عاست خوتان بير نخوارو بۆیە حکوومەت بریتە لە پارێزگاری هاوڵاتیەکانی لە دژمنی دەرەکی و لە کێشە و دژمنایەتی ناوخۆی خەڵک ئەگەر حکوومەت بەو معنایە لە کوردستان دێ ئەمە قسەکەی تۆماس هابزە یعنی ئەرکە حکوومەت پاراستنە فیزیکە ئینسانەکانە پس لەگرا ئیتر بەرابەری معنا پەیان ناکات لەگرا ئیتر عەداڵەت معنا پەیان ناکات هەر ئەوەی کە تۆ نامری کافیە هر اوی که تو لش گوشتن پارێزریاگە کافیە دێ حکوومەتە حەلیمیش بۆ تۆ ئێژێت دەوڵەتە تورکیە گەلێکی پەلامارمان بە بیانووی پەکەکە ئێمە ئەڕۆین تەکە دەوڵەتە تورکیە ڕێئەکەوین ئێژین بێ بڕۆ خۆمان هاوکاری دەکەین بەی لە پەکەکە مەسەلەن تا نێت هاوڵاتیە ئێمە بکوژێت دێ ئێمە هاتگین بەم سیاسەتە لەشە خەڵکە کوردمان پاراستگە
دێ ئەمە هەمان قسەت کە تۆیکەی دێ پەس مەسعود بارزانی خەریکە کارە خۆی دروست ئەکات ها چون خەریکە لەشە کورد ئەپارێزێت بەڵام ڕۆحی بە کاول ئەچێ با بچێت وجودی نابوود ئەوێ با بوێت خوێڕی ئەوێ با بوێت فاسد ئەوێ با بوێت هەر نەمرێت دەی تۆ خۆ ئەم قسانتە کە قسەکانی پێشووتر تا تەناقوزی بوو کاورای کاول یعنی تۆ فکرەکەم توڕەهاتە بەیتە قەیەکتریوە کە بازاڕی کار بازاڕی خوێندن ئاشتی ئاوەدانی مافی خەڵک ئەگەر حکوومەت بەم معنایە هەیە ئەوە حکوومەت لە کوردستان نییە بەم معنایە چکە حکوومەت و هاوڵاتی ئەرک و مافیان هەیە حکوومەت ئەرکی هەیە بۆ هاوڵاتیەکانی جێبەجێ بکە بازاڕی کار و کەسابەتی بۆ دابین بازاڕی کار و کەسابەتی چۆن بۆ دابین کە چۆن ئەمەی کە تۆ پێی ئێژی حکوومەتە بازاڕی کار و کەسابەتی بۆ دابین ئەکا وەختێک سیاسەتە ئەو ئەربابەی کە ئەمەی بەسەر ئەم خاک و دانیاگە ئەمەسە کە لە بەردەمە ئێمە مردمێکی بێ هەمە چیزی بێدەسەڵات دروستکە هیچ و پوچ هەر وەکو ئەنفالێکە کردی تاواتە پێ بکاتە دەی ئیستە تۆ بازاڕەکارت بە چی ئەەکەی بە دەڵاڵی سەرمایەداری لەشکرە زەخیرەیە بێ هەمە چیزە هیچ و پوچی لە تۆ دروست کردگات ئەوە نییە بە ملیۆن کۆچ ئەەکەی بەرەو بازاڕەکانی ئەوروپا خۆ و بفرۆشی چون لە بازاڕی ناوخوا کەسێ تۆ ناسێنێت کارە تۆ ناسێنێت لذا تۆ خۆت ئەنێ بە بازاڕەکانە دنیاوە بە بازاڕەکانە ئاڵمان و بە بازاڕەکانە یۆناان و بە بازاڕەکانە تحادی ئوروپا و بە بازاڕەکانە بریتانیا چۆن کارە بۆ دروستکە لە کاتێکە کارە ئەو بێ هەمە چیزکردنە تۆس وا لە ئەنفالا کردی وا لە هەڵەبجا کردی وا لە جریانە شەڕە چریکیا کردی وا لە مبارزاتە قەومی ئیتنیکیا کردی وا مبارزات جزئی هاورد کە خەڵک تووشە ئەم مەسئلە بکە وا بە پارەیە دۆلار وا 6 موچەی بڕیوە بۆ خەڵکی لە کارکردن و لە زەمین و لە مەهارەتە خۆی دوورۆ کردو تا خەڵکی فێرە مشەخوەری بوێت و تۆ پێت وا و هەتایە ئەو ئێشێ کار نەکا و مەفت بخوا بەڵام نەتزانی هەدەفە ئەم سیاسەتە لە ماوەی 10-15 ساڵە دروستکردنە ئینسانە بێ هەمە چیزێکە کە حاضرە هەموو شتێکی خۆی بفرۆشێت هەموو شتێکی خۆی بفرۆشێت و ئێوە بە فاصڵەی 30 ساڵ هەزاران ساڵ تەمەدونە ئینسانە ئازادە کوردیتان نابود کرد بە پالەتە دۆلارەکانە با بە ئەمریکاتانەوە ئیسێژە تێم قسە حەلەق و بەلەقانە ئەەکەی لە نەهادینەکردن و دەرونیکردنە ئەم سەخافەت و بچووکیە ئەی ئەوە نییە ئازادی لە تجارەتا بۆ دروستکردگە خۆت بفرۆشی ئەی ئەوە نییە لە حەلیمە کوردستانە تۆ ئەندامە زاوزێش ئەفرۆشی بیلبلەی چاویش ئەفرۆشی ئێوە نیە و ئازادی بۆ هاوردگە ئەی ئەوە نیە ئازادیە بازاڕە ئازادی بۆ هاوردگە بکە ئاشتی و ئازادی و ئارامی بۆ هاوڵاتیەکانی دابین بکە دادگایەکی دادپەروەر بۆ هاوڵاتیەکانی ئامادە بکە ئاشتی و ئازادی و ئەمانە لەکوێتێ ئەگەر لە دەسەڵاتۆ نایێت ئاشتی و ئازادی لەکوێوەتێ ئەگەر تۆ دەسەڵاتە نەوێ قودرەتە نەوێت دێخۆ لە دنیای ئەمڕۆ شەڕ نەو گەسە جۆرم بوو گەسە جۆرم شەڕ جۆرم نییە هەر کەسێ دەسەڵاتی بیە و گەردەن کڵفتی و پەلاواری ئەوێکیەدا تۆ چۆن ئاشتی و ئازادی تێری لەم دنیا بزانە ئەوەی کە اتفاق کەوتکە لە سەرزەمینە ئێمە ئەمەسە مشتێک کۆیلە لە بەرامبرە مشتێک کۆیلەی ترادانریاگن یەکێکیان عدەیە ئینسانە متەوەهم بەناوە ئینسانە مەرکەزنشینە دەوڵەتیە تارانی
وأنكارایی وبغدایی لمقابل مشت إنسان بحاشية كرياغ قومي بوغا ك لوزعية تعليق قانونيا قراريان قرتغا كاوراي تاراني والا اوج دابلوسياغي ورعيتي وبندقي خويا داني كرد قومي اتنيكي خريك خوي جردا بهاي سنگين اخا تال برابري للرعيتيا بيكتري بقن يعني استاتو خريكي هاواركي كخلق هريم كردستان بيوتو شكل خلق أنكارا وتاران تاران يكيش خوي هارياق دابلوسياق الرعية خوفروش نابودة بس أصل بقاي نظام السلطة وعلى أمريكا برابري سازي أكال الرعيتيا وتم مأموري أن برابري سازي يبكي استتو ادعاءكي ايمن الرعيتيا وباي اوي تارانا ناقين شرعكين بها ادين خومانا كجين بالسيمانا تابوين شكل كاوراي تاراني كاوراي تارانيش بيد الصلاة بي همه چیز هیچو پوچ خوف فروش كوت كسف فاحشگي انواري وتوي احمقا حالي خاصة وزانة او حالي فرخاسة تفرح حال خراوة اما معجزه ساختار حاكميته وبرابري سازي اكال الرعيتيا شورشه به همه چیزانه هیچو پوچ لمقابله به همه چیزانه هیچو پوچا تا احساس آرامشی ان پی بابه هرتکیان و تو خریکی ام کاراکی حکومت پێویستە هەموو ئەمانە بکە ئەو وەختە ئەتوانێت داوای مافەکانی خۆی لە هاوڵاتی بکە بە هاوڵاتیەکەی بڵێ حکومت داوای مافەکان خۆی لە هاوڵاتی بکە حکومت داوای مافەکان خۆی لە هاوڵاتی بکە یعنی چی داپلۆسیاک مافە حکومت یعنی چی حق حکومت یعنی چی کامەسە مافەکانە حاکمیەت بابا ئەمانە هەروان لە خۆیان و تڕەهاتێژنها قسای شەشمەنی پەنجقەران و زوانێکی نەزۆکی دەهاتیانە و ئاسە معلوم نییە چێژی دەهاتی ئەزانی وە کێژن فەرات سەنگاوی دەهاتی وەوە ئێژن وا وەزعیەتە مەوجودی پێ فرە وەزعیەتێکی خاسە و نەیگەرە کە تیا بێتە دەرەوەکو ئەمسالە ئێوە دەهاتین هەر ئەو جۆرەی وا مارکس وتی سرمایه‌داری بلاهت دهاتی لبین برد او رعیت دهاتی واگرکی و رعیت بمینێت و حاڵی تەکاند ئێوە وەم زوانە دهاتیەی وا لە خزمەتە حاکمیەتە قەتیسکەرە کۆی لەکەرا حەفز شەرایط مەوجودەکەن بۆیە لە دنیای کەسیفە ئەمڕۆ هەچ کەسێ فکر ناکە شەرایط مەوجود نەغدیشی گەرەکە وەزانەتەوە لە ناو بەهەشتە بەرینە وەکو کۆی لە ڕعیەتەکانە دەورانگە لە مختلف تاریخیا وا پێیان وابوو دنیا هەرواسە لەمە خۆشتریش ناوێت کار بکە وەرە سەربازی بکە وەرە بخوێنە وەرە یاساکان جێبەجێ بکە لە کاتێکا حکوومەت ئەرکەکانی خۆی بۆ هاوڵاتیەکانی جێبەجێ نەکرد ناتوانێت خۆ ئەم ئەحمەقە خەریکە بە تۆ ئێژێت ئێمەی کورد هەنووز نەگەیینە مەرتەبەی نۆکەری کاورای تارانی ئەم ئیستە هاوار ئەکا هەیدا هەی بێدا و بێ بابووینەوەکو تارانیەک بەرابەری سازی لە کۆیلەیەتیە ئەم ئەحمەقە وا گوویەندەی ڕادیۆیە بێشەرەفە یەکێتی بووگە و بێشەرەفی بڵاو کردگەسۆ وەختە خۆیشی ئیستەیشە خەریکە بێشەرەفی بڵاوە کاتۆ ساختار قەتیسیە حاکمیەتی ساختار هەرەمی حاکمیەتی داپلۆسێنەر ساختار کۆیلەکەرە داپلۆسێنەر حاکمیەتی بۆ ئێمە ئەکاتە نمونەی مەطلوب یوتوپیایی تا ئێمە ئەحیانەن ئیستە بەرامبەر بە تارانیەکی فاحشە ئەحساسە کەمبوود بکەین تارانیە وا دەوڵەتە ئێرانی بە فاسڵەی 120 ساڵە خەریکە بە فاحشەگیە مطلقی کێشێنێت ئێستام داواکە ئەمە شکڵ حکوومەتەکەی تارانیێژی وەکو ئەوەی تارانوێت مافەکانی خۆی
لە هاوڵاتیەکانی بکە ئەگەر حکوومەت بە معنای ناردنە دەرەوەی نەوت و غازە دزینی سەرمایی خەڵکە تێکدانی بازاڕی خەڵکە تێکدانی پەروەردە و خوێندنە تێکدانی خوڕەوشتی کۆمەڵایەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەگەر حکوومەت بەو معنایەیە ئەوە لە هیچ شوێنێکی دنیا حکوومەتی وانە درۆ ئەەکەی وەکو سەگ درۆ ئەەکەی لە هەرچی جێگەی دنیاش حکوومەت واسە حکوومەت کاری سەرانەگرتنە حکوومەت کاری سندنە باجە لە مردم حکوومەت کاری شێواندنە مناسباتە ئیجتماعیە حکوومەت کاری تاک و تەریاکردن و بێدەسەڵاتکردنە خەڵکیە تۆ ئیمڕۆ لە جەهانە بیۆمتریکا خەریکی زندگیەکەی تۆ ئیمڕۆ لە جەهانێکا زندگیەکەی بالقووە حەچی ئینسانە تەرۆریستە بۆیە لەم بریتانیا قوشبن بە قوشبنی پڕە لە CCTV بۆیە تۆ سەفەر ناتوانی بکەی ئەگە تەبع سابعە لێ نەکەن ئەسەر ئەنگوشتە لێ نەگرن لیکت دەمن نەگرن چەمەدانەکانن نەگەڕێن کەمەربەنەکە وا نەکەن شەواڵەکە پێدا نەخڕێنن چون تۆ بالقووە تەرۆریستی چۆن حکوومەت وانیە لە تەواوی دنیا لە کوێی دنیا واسە حکوومەت لە هەرچی جێگەی دنیاس مناسباتە ئیجتماعی ئەشێوێنێت پەیوەندگە لە ئیجتماعی ئەشێوێنێت ئینسانەکان بێدەسەڵاتتر و بێدەسەڵاتتر ئەکا تا بیان خزێنێتە ناوە مەسئلەیەکی مەوهوم بە ناوە قانون و یاسا کارە حکوومەت ئەوەسە مۆنۆپۆلیە پوڵ و بازاڕی چوا لە دەستیە چۆن وانیە ئاخە قسەهای شەشمەنی پەنج قەران ئینسانە ئەحماق تۆزێک لە مێژوو شارەزام 5,000 ساڵ لەمە پێش تا سۆمەر ئاگدارم لە مێژووی 5,000 ساڵ لەمە پێشا حکوومەتێک بەو معنایی کە لە کوردستان هەیە لە مێژووە بوونی نییە تۆ سێرم کاورای ئەحمەقەکە تۆ چۆن لە مێژوو شارەزایی سەفەر لە زەمانە کردگە کامە مێژوویە کە ئێژێ جەدەن دەرجە تۆ ڕعیەتە پادشاکان وگی مێژووی یەهودی نویس مێژوویە کە شەرقشناسێ بۆ تۆی نووساگە شەرقشناسێ لە دەروونە فەرهەنگێکی تر و تاریخێکی تر و هاتکە لە دوور و ڕوانیگە بە تۆە و بۆ تۆ تاریخی نووساگە کاورای کاو لە ئاریا باز ئەمەمور نظامە سڵتەی جوولەکە تۆ شارەزایی لە مێژووە هەست حکوومەتی وا نەبووگە لە تاریخە تەمامە و حکوومەتانەی تۆ لە تاریخە بەحسیانەکەی حکوومەتەوە کۆیلەکەروگن یەک نەفەر ئازاد و گەبەناوە پادشا ما بەقیە کۆیلە و نۆکەرە پادشا بووگن دەیوا بووگە کە سوکارتۆ وا بووگن نازانم شاید کە سوکارتۆ وا بووگن بچێ هەموو شتێکی میلەتەکەی تاوان کە حکوومەتی ئێمە 6,000 ساڵی نەتەوەکەی ئەمە وێران کردووە ئەو زمانەی کە ئەمڕۆ پێیە دوێن هی 6,000 ساڵە هونەرمان ئەدەبمان فکرمان خۆڕەوشتمان هیچ شتێک لە کوردستان وەکو خۆی نەماوە کە ئەمانە هیچی هی ئەم سەردەمە نییە چۆن هیچی هینی ئەم سەردەمە نییە کارە سەرمایەداری مەگەر ئەوە نییە تەواوە ڕەوابەتە مقدەس لە بین بوات مەگەر مارکس لە مانیفێستان نایژێت سەرمایەداری هەر ئەوەی کە سەخت و ئوستوار و بتەوە ئەی کا بە دووکەڵ و ئەیبا بە ئاسمانگە مەگەر نایژێ حالەیە مقدەس لە مەشاغڵە مقدەسە وەکو پزیشکی و شاعری ئەسێنێت کورە ئەمە 137 ساڵە پێش مارکسێژێتی کاورای کاول 160 ساڵە پێش مارکسێژێتی چۆن کاری ئەوە نییە خوی مردم بگۆڕێ مەگەر ئێوە بە کۆرۆنا خوی مردمتان نەگۆڕی مەگەر هەر ئێوە نەبوون کە بە کۆرۆنا خوی مردمتان گۆڕی مەگەر کارە سەرمایەداری ئەمە نییە خوی مردم بگۆڕێت شێوەی مەسرەفی بگۆڕێت شێوەی ژیان و لایفستایلی بگۆڕێت مەگەر ئەمە سیستەمە جەهانی نییە هاوڕەگەس خوازی هاورگەسە پارکە گشتیە سلێمانی مەگەر ئەم حکوومەتە حەریمە چولەی ئیاڵەتە متحدەی ئامریکا و دەوڵەتە ئێرانی نییە مەگەر ئەمە دەوڵەتە شیعەیە ئێرانی نییە فاحشەگی هاورگەسە ناوە قوشبن بە قوشبن ئەو سەرزەمینە ئێمە چۆن کارە حکوومەت وانیە خومان نەماگە دێ کارە سەرمایەداری واسە خود نەمێنێت بێدەسەڵاتێکا بێ هەمە چیزەکات
مناسبات بەرهەمهێنانە لێ بسێنێت خۆی حاکم بوێ بە ملتا خۆی نۆرمە بۆ دابنێت ئاخە قسەی مفتکردن کاورای کاول بۆیە خنکاندنی خەڵک لە بەحری ئیجە و لە ڕێگە و بانەکانە کوشتنی خینکاندنی بەخری ئیجە بابزانی کاورای کاول تۆ ئێشێ بزانی سەرمایەداری نیروی مولەدی گەرەکە یعنی ئینسانە مزور یعنی ئینسانێ بێجگە لە لەشە خۆی و هێز کارە خۆی هیچ سەرمایەیەکی تری نەوێت بۆ خاتری ئەوەی بژیت یعنی ئەوانەی کە منابع سروەتن وەکو زەمین سەرمایە و دەستگاهە تەولید ئەو ئینسانە نەیوێت مردم ئێمە بە واستەی ئێوەوە و بە واستەی کۆرپۆرەیشن ئێرانی عێراقی تورکی و سووری لە مالکیەت زەمین و مالکیەتە جەمعی کەوت زەمین تەبدیلە بە کالا کریا و لە دەسڕەسە عمومی خارج بوو مردم ئێمە لە سەرمایە کەوت و سەرمایەی نەبوو مردم ئێمە ئەبزار تەولیدیشی نییە کاورای کاول ئەمە ڕۆزا لوکزامبورگ ئێژێتی کە سەرمایەداری بۆ حل بحرانە ئەنباشتە خۆی خارج قەیرە سەرمایەداری تەقازای مؤثری تیا دروست ئەکا بە تولید نیرو و سەرمایەی متغەیرە بێ هەبە چیز یعنی ئێستا سەرزەمینە کوردەوار کە کریاگە بە مڵکە تڵقە نەزامە سوڵتەی جەهانی منابع مادی وەکو کانزاکانی وەکو منابع نەفتی ئەبرێت ئینسانەکانیشی بێ هەمە چیزە هیچ و پوچە تەجاوز پەزیرە استثمار پەزیر ئەکات تا بتوانێت ڕۆڵ و نەقشە لەشکرە زەخیرەیە سەرمایە متغەیرە دەستگاههای تەولیدی بازار جەهانی بازی بکات بۆیە کاورای کورد لە سلێمانی تێتە بریتانیا ڕاتە ناوە کارواش پەستەرین شغڵە خەدەماتی تەیکەوەی پەستەرین شغڵە خەدەماتی چۆن هەروە کە نەوت بەرهەم ئەهێنێ کوڕ و کەنیشکە خۆفرۆشە مزوریش ئێشە بەرهەم بهێنێت تو حاڵیتە ئەمە خسڵەتە نظامە سەرمایەداریە کارخانەیە بێ کارگەر معنای نییە پوڵە نووسویە بێ ئەوەی کە بکەوێتە ناوە گەردشە سەرمایە معنای نییە خەڵکی لە بەحرە ئێژە ئەخنکێ ئەمە شەرایطێکە وا بەسەر دنیایان هاوردگە تا هێزم مزورە خۆفرۆش دروستکەن و دروستیان کرد لە مردمە ئێمە ئەو مردمە مەجیدە کوردە ئینسانە سوڵتە ناپەزیرەی کوردە ئەمڕۆ حازرە هەرچی شتە بیفرۆشێت چۆن تۆ لە ناوە دڵت چەپا هاتکیتە دەرۆ نۆکەرە نۆکەر سفەت بووگی بە نۆکەرە بورژوازیە جەهانی لە کاولکردنە مردمە ئێمە ئادرسە کوێ ئەدەی ژن لە کوردستان داگیرکردنی مڵک و ماڵی هاوڵاتیەکان لەلایەن یەکترەوە تەعەداکردنی هاوڵاتی لە یەکتر هەمووی تاوانەکەی ئەگەڕێتەوە بۆ تۆی گەواد چون تۆ گەرەکتە بێژی ئێمەی ئینسان گورگە یەکترین ئەگەر حکوومەت نەوێت دامان بە پڵۆسێنێ یەکتری ئەخوێن کوشتنە 50,000 ژن و داگیرکردنە مڵکە ماڵی یەکتری و کەوتنە گیانی یەکتری یعنی ئێمە مشتێ وەحشین وەینە گورگ دەوڵەتێکی داپڵۆسێنەرمان گەرەکە تا بتوانێ بمان خەسێنێ تا ئێمە قەبلە یەکتری نەگرین خەیلێ غەڵەتە کرد خەیلێ بێجات کرد سەرۆی دای لە سەنگ کاورای نۆکەرە نظامە سەرمایەداری هەر بەم توڕەهاتە لە ژێرە ناوە مردم و مبارزە بۆ مردمە ئێمە وا کاول بووگە لە ئەوڵۆ پێتم نەوت بڕۆ نەخدە بەرنامەی گۆتا بخوێنەوە تا هەر خوێڕێ تەحتە ناوە مارکسیزم و چەپ دەست نەوات بۆ ئەدەبیاتە مارکسیزم
تا نیەتە گڵاو خۆی بواتە بەرەوە تا هەر ئەحمەقێ بەناوە تۆ بە گەڵت دەڵپنیوە بە مشتێک دەمە قۆپان نەیە تەحتەناوە کورد قسە بکات ئەوەی هێژەمۆنی بە من ئەدا وا ئەنەڕێنم بە ملتووە لە دڵ نەخدۆ تێتە دەرەوە هێژەمۆنیە فەرهەنگی ئەخلاقی وە سیاسیم هەست بەسەر تۆ بێشەرەفە کاول حکوومەتێکی تەندروست لە هەر شوێنە هەبێ کەس شەڕاکە کەس وڵات چۆڵ ناکە کەس برسی نابێ کەس موچەی حکوومەتە تەندروست یعنیەکی تێ هەڵدریاک یعنی تەمامە ئەمانەی کە ئیستە لە دنیا نەقد ئەکەن و نەقدە سەرمایەداری ئەکەن و نەقدە نظامە سوڵتە ئەکەن حاڵیان نییە ئیستە جەهان گول و بولبولە جەهان لەمە خۆشتریش ناوێ دەی تۆ ئەگەر ئینسانێکی قەتی سماگی تێ هەڵدریاگی دەهاتی نیەی چۆن پێت وایە دنیای ئەمڕۆ دنیای قەشەنگێکە فەرقە تۆ تەکە کاورای ڕعەتێ تێ هەڵدریاگە دەورانە فۆئۆدالەیە چیەوە تەسەوەری نایەکرد جەهان شکڵێکی تریشی هەست حکوومەتە تەندروست چه شکڵیە تەندروست چۆنە حکوومەتە تەندروست ئیاڵەتە متحدەی ئەمریکاس اتحادیە ئوروپاس حکوومەتە بریتانیاس کامەسە حکوومەتە تەندروست کاورای تەوەهومیە دەهاتی چۆن ئینسانەکان تەقابڵ ناکەن و شەڕ ناکەن و تەزاد دروست ناوێت لەسەر مەنافعە چۆن ئێوە ئەم گشتە زۆریەتی و کەسافەت و مشاغبی و شارلاتانیە ئەفرۆشنەوە چۆن تەزاد ئیجاد ناوێت لە ناو جامعە بەر ئەسەر مەنافع چۆن مردمێ لە بەرامبەر حاکمیەتێکی زیادەت خاها تەزادی ناوێ حکوومەتە تەندروست چۆن دروستەوێ حکوومەتە تەندروست باشە لە نەوەتەکانە لە بیرتانە مامۆستاکان دەرگا و پەنجەرەی خانووکانی خۆیانیان فرۆشت هیچ ناڕازی نەبوون و هیچ گلەییشیان نەبوو چونکە یانزانی کە پارە نییە لە نەوەتەکانە لەبەرەوە مامۆستاکان دەرگا و پەنجەرەیانە فرۆشت داوامیشیانە کرد بە خۆشحاڵیەوە بەڵام کاتێ مامۆستا و کارمەندەکان بزانن بایی هەموو دنیا پارە لە کوردستان هەیە ئەو کاتە حەقیانە گلەیی بکەن بڵێن کاکە ئێمە بۆچی داوام بکەین چۆن داوام بکەین کورە کاورای کاول تو زوانە تەمەدونیە ئێمە تەبدیلەکەی بە زوانە گاوانی و شوانی ئەوڵەن مامۆستایانە تێ هەڵدریاگە تۆ چیان پەروەردەکردگە تا ئیستە دووەمەن هەر لەسەر نەقدە چەپ و پێت ئێژم ئەو مردمەی کە بەرهەم ئەهێنرێت و مردمە کاولێکە وەکو تۆ حاکمیەت بە دەستگاهە ئاموزش و پەروەرەشە هەمەگانی دروسیەکە بەو مامۆستا خوێڕیانەی وا وەکو تۆن دروسیان ئەکا بۆیە تۆ لەم سەرزەمینە چواردانە مرۆڤە ئاوانگاردە ئینقلابیە کوردە ئازاد ناوێنیت تەواوە ئەو مامۆستانی تۆ ئینسانی کاولی وەکو تۆ و بەردەنگ تۆیان دروست کردگە متوەجێ بوویت جامعەیە وا تەوانن نەقد خۆی نەبوو جامعەیە وا ئیلیتی نەما پیاخاسی نەما سوخەندانی نەما سفیدخانی نەما وای پێتێدوا عنتەرێ وەکو تۆ تیا عنتەریاتەکە بەناوە مامۆستا ئەوانەی سەرزەمینە ئێمەیان کاول کرد هەر مامۆستا و معلمە بێشەرەف بوون ورد و درسە بێشەرەفیان وا مرۆڤ خەسیادیان بۆ نظامە سوڵتە دروست کرد وا تۆ لە ناوە ئەمانەی یەکدانە ئاوەنگارد یەکدانە ئینسانە دروست حسابی پەیان نەکرد وەدێ ئێوە هاڵەیە تەقەدوستاندا بە مامۆسای تێ هەڵدریاک وا لەم سەرزەمینە ئێمە ئەوەیشی ئمڕۆ شەهادەی هەستکەوت کەسە خۆسوالکردن ئێوە هاتن مالکیەتە زەمین و مالکیەتە ئەبزارە تەولیدتان لە ئێمە سند وتان بێ بڕۆ دەرس بخوێنە تەبەقەی ئیجتیماعیت بە دەرس خوێندن بگۆڕە مردمە ئێمە لە دانشگا فێرە ئیستسمار پەزیری و تەجاوز پێکریاگی بوو ئمڕۆ ئەوانەی لە زانکۆ تێنە دەرۆ ئینسانگەلێکی خەسیاگی بەرە نظامە سوڵتە ئامادەیە تەجاوزن ئامادەیە تەجاوزن حاڵیت بوو چۆن جامعەی ئێمە توانە ئەم نەقدێنەوگە تا ئیستە هاوڵاتیانی بەڕێز بەڕاستی ئێمە بۆ ئەوەمان نەکرد بەڕاستی خەباتمان بۆ ئەوە نەکرد بەڕاستی لە خەباتان بۆچی کرد تێ هەڵدریاک ئادەی بڕۆ لە هەموو مێژووی یەکێتی بێشەرەفدا تعریفێ بێرە کە بزانم تۆ خەباتە بۆچی کردگە بڕۆ ئێمە خەباتمان بۆ ئەمە نەکرد ئەی بۆچی کردو بۆ دزی و فەساد و خەساندنە مردم و نابودکردنە مردم نەبوو ئەی چی بوو
أي إيوة مقر بتحريك ساواك الشا أي لولتان نكرت أي إيوة مقر بتحريك نيرو قلم منطقين كوتنا كوتش دانا خلق كرد تحت ناو مبارزات مقر إيوة نبون مقر إيوة لخلقاندنا برزانو لخلقاندنا حلبجا مقر إيوة شريك نبون مقر ببيانوي إيوة مالك شيت لسرزمين إيما كوتشي نكرت كامس خبات ما نكرت خبات بو كي كرتي هالدرياك ناشي بيجي خباتك رقا حكومة حليم دانياغا يا أرباب أمريكاي داينياي لوي تابدس تو أم مرد مقارماني كردة لبين بچيت توي قل دلبن نبيني بوي شاخ ئێمە ئەتوانم بە شانازی و بڵێم لە سەدا دەی بەشدارانی شۆڕژ لە شاخ خەڵکی پاک و دڵسۆز و خۆنەویست بوون هەموو شەهیدەکان هەموو پێشمەرگەکان کە لە سەدا دەی ئەوانەی لە شاخە بەشدار و بن خەڵکە خۆنەویست و گن لە سەدا ئەی سەدانەوەدی چکارە بوون ئەی سەدانەوەدی چکارە بوون دز و جەردە و چەتە و مەأمور قەرارگای ڕەمەزان و هاوکارە بەعسە عێراق و استخبارات بوون وەکو جاش خەفیفە ما بقيشي نزاني مشت إنسان بدبخت سادة الدلبون يا جيجيان نبو يا لعسكري هرايان كردو يا باوريان بأيوة كردو سوكاري خوتانن آية بيشمرگە و شەهیدەکان لە شاخ ئاوا بوون بێگومان وا نەبوون بۆیە نەوەڵا وا نەبوون ئەوە نییە ئیسە کە سوکارەکەی خەریکن معاشەکەی ئەخوان ئەوە نییە ئیستە بە ناوی پێشمەرگەی دێرین کاوراسیە مەعاش ئەگرێ نەوا نەبوون ئەسڵەن نە ئەمانە نە جیفەین نە شەهوەتین کەس کابرا ئەسڵەن بەلای و مهم نییە لە توول عمریا ئینقلابی نەوگە ها بە شوێنە ئەوەی کە پێشمەرگەی دێرینەی پێبەن و حقوق بندیوارانەی پێبەن و شەهیدانەی پێبەن نەوا نییە ئیسە تۆ گەلەکتە بەردانە خانەوادە شەهید ئێمە بخوای هیچ قداسەتێکیان نییە ئەوەی ئینقلابی بووگە ئێشە ئمڕۆیش ئینقلابی وێت ئەوەی مقدسە و قابلە ئیحترامە ئینسانێکە کە بۆ سەعادەتە گشتی لە خۆی ئەبورێت ئەو ئینسانە ئەگەر ئیمڕۆ مەوجود نەبێ و گۆڕیا بێ گوزەشت ڕابردووشی هەروا بووگە و ڕابردووەکەیشی هیچ تەقەدس و ئیحترامێکی تیان نییە حاڵیت بوو تۆ ناتوانی بەر لە چەپەڵەمە و قەورسان و پیرەژن و گەلە کۆمەی مشتێ فاسد ئێمە بۆیتە دواوە ئەوەی ئینقلابی بێت و ئەوەی کورتپەروەر بێت و ئەوەی ئازادە بێت ئیستەیشە ئازادەست ئازادەوە ئینسانی ئینقلابیە ئیستەیشە واسە ئیتر پێویست ناکە من بە شان و باڵیا هەڵبەم ئەو وا لە ئەووەڵە سپاکە خەڵکی کوردستان پێویستە پەنجە بکەن بە چاوی حکوومەتەکانە ئەگەر هی خۆیانە بڵێن جەنابی حکوومەت ئەگەر تۆ هەبی ئێمە ماڵمان وێرانە بێ لە زمانی کۆنا پاشایەکە بوو خەڵکی کۆ کردەوە منەتی بەسەراکردن وتی لەوەتی من پاشای ئێوەم تاعون نەهاتووە هەموو تێک ڕاوتیان قوربان جا ئەگەر تاعون و جەنابەت بێکەوە بەهاتی نایە چیمان بکردایە هەموو خەڵکی کوردستان داد و بێدادیانە لە دەزە و شتێک کە لە کوردستان ناوی حکوومەتە و هیچ پەیوەندی بە میلەتی کوردەوە نییە بۆیەش میلەتی کورد ناتوانێت ئەم حکوومەت و دەسەڵاتە بگۆڕێت چونکە میلەتی کورد داینە ناوە ئەمە حیزب و حکوومەتی میلەتی کورد نییە ئەگەر میلەتی تێخۆ ئەمە گشتی بۆ قسەکانی من کاورای کاو لە متەناقز گوو ئەی ئەم خەباتە شاخ و خەباتمان نەکردواوێتە بووە چی ئەی ئەمەی کە بابا ئامریکات و ئێران داتینیاگە و گەسۆ چی دەی ئەگەر بابا ئامریکات و ئێران داتینیاگە قەرارە هەر ئەمەتە پێ بکەن وا پێیان کردگی وەختی تۆ شەش مەعاشیان پێت ئەدا پرسیارە نەئەکرد ئەم شەش مەعاشە تاکەی بەردەوام ئەوێت پێت وا بوو هەتایە ئێشەخن خەیتە پاڵۆ مفتێ بلەوەڕی وهە نییە لە دنیای ئمڕۆ هیچ شتێ بە مفتی نادەنەتۆ ئەگەر چەشتە ئەکەن بۆ خاتری وەسە شتێکی ترە لێ بسێنن غیرەتە لێ بسێنن حەزارەت و تەمەدونە لێ بسێنن سەروەری لێ بسێنن عیزەتە نەفسێ لێ بسێنن وەختێ ئەتوانن بە 20,000 دلار ئەمە لە تۆ بسێنن لێتی ئەسێنن بەڵام هەتایە خۆیان گەرانتی ئەکەن کە لە تۆ مشتێ کۆیلەی تێهەڵدریاگی هاڕیاگی قابلە تەجاوز دروست ئەکەن قەڕی بوو هیچ کەسێ لەم دنیا هیچێ مفت ناداوە هیچ کەسێک
ئێستا خەریکە نیو موچە و ڕبع موچە و موچە سێمانگ جارێک و هەم هەس و هەم نییە خەریکە شەش موچەکەتان لێسنرێتەوە مردمێکی خەسیاگی ئامادەی تەجاوز دروست کردیا ئیستا ئیتر خەریکە لێتان ئەسێنەوە نەما نەتانزانی سیاسەتە وەڵا خۆشە پاڵە دەینەوە مفت پارەمان پێدەن لەکوێی دنیای سەرمایەداریان مفت تۆ پارە ئەگریت لەکوێ کوردای بنایە ئیتوانی بیگۆڕێ بەڵام داگیرکەرانی کوردستان دایان ناوە هێزی دەرەکی دایناوە بۆیە حکوومەتی کوردستان نە حکوومەتی ئێمەیە نە بە ئێمە ئەگۆڕێ بە ئاسانی من سوپاسیم چۆن بە ئێمە ناگۆڕێ چون تۆ تێی قسەهای شەشمەنی پەنجقەران ئەکەی خۆت مەئمورە حکوومەتهای دەرەکی و نظامە سوڵتەی جەهانیت تێی ئێمە بخەسێنی کە ئێمە ناتوانین خاس گوێ بگرە فەرهادە سەنگاوی و ئەم ساڵە فەرهادە سەنگاوی جەهانە ئەمڕۆژ لە قەتیسماگیان دوچارە قەیرانە گەورەیەک بووکە ئێمە ئاخرین ئینسانەکان ئەم گۆی زەمینەینە و ئاخرین شۆڕشین ئێمەیە کوردی چون ئێمە تەمەدونە کوردین بابزانی وەختێ نظامە سوڵتە ئیدعاءەکە بتەوترین زیندانی دروست کردووە بە گەورەترین ئیمکانیات و بەو مەعنا نییە ئێمەی زیندانی کرا و تەوانە دەرچوونمان لەم زیندانە نییە نظامە سوڵتەی جەهانی گەرەکێ بێژێ من زیندانە ئەڵکاترازم دروست کردگە بە تەکنۆلۆژی و بە پوڵ و بە قودرەتی هەسم ئێوەی زیندانی ناتوانن تێیا هەڕاکەن ئێمەیە کورد سابتی ئەکەین ئەم حەڵقەی زیندانە تۆ ئەپسێنین لە دنیای ئەمڕۆ وەختی مارک فیشرت چەپ لە ئینگلیسا خودکوشی ئەکا چون ئینسانە ئینقلابی سوژەی سیاسی نەماگە ئاخێزە کوردەوارە کە سوژەیە سیاسی و ئینسانە ئینقلابیە کوردی تێرێ و معتەقدە کە تەمەدونە کوردی ڕساڵەتە پسەندنە زنجیرە نظامە سوڵتە و مۆنۆپۆلیە نظامە سوڵتەی هەست ولا دڵ نەغد و هات کەسە دەرۆ بۆیە هژمۆنیە سیاسی هژمۆنیە ئەخلاقی و هژمۆنیە فەرهەنگی پێیا ئەکات لەم ڕۆژانە مانیفێستەکەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وا من لە تو لە ساڵان ڕابردووە بە دیبەیتگەلە مختلف دامەدەرۆ کۆ ئەکرێتەوە بەردەسە خەڵکە کورد ئەکەوێ و ئێوە ئەزانن ئێمە نەک ئەربابەکانتان و حکوومەتە حەلیمتان بەڵکو نظامە سوڵتەتان نابود ئەکەین و با بزانی سەرزەمینە کوردەوار مۆڵگەیە ئازادی خوازان و ئازادی ویستان و ئینسانگەل ئازاد جەهانە بابزانی لە جەهانێکا وا پۆست مارکسیستەکان پێیان وابوو کە ئینقلابات جەهانە سەوەم ڕێگەیە ڕزگاریە لە ئیمپریالیزمە با بزانن ڕێگەیە ڕزگاری لە ئیمپریالیزم و نێئۆلیبرالیزم شۆڕش کوردانە لە سەرزەمینە کوردەوارە ئەو شتەی وا لە جەهانە ئەمڕۆ دەست ناکەوێت نە ئێمە خاستێتان هەڵەدەین وا من ئائیستە لەو 5 دقیقە توڕەهاتەی تۆ ئەم نەغدەم کرد تۆم دابەرە 1000 پێلەقە و تۆ تەوانە نییە جواو بیتۆ هازا گوی هازا مەیدان خۆ ئەمە کەلام بوو ئەمە لۆگۆسە دادەی بێنە تەلەڤیزیۆن تا من بێمە تەلەڤیزیۆن بۆتان خەیلە نۆکەرانتان بێرن لە مەلا بەختیار و مامۆستای زانکۆتان بێرن شەبەکەی یەکە سدا و سیمای جمهوری ئیسلامی هەرچی تێ هەڵدریاگە ئێرانیە بێرنی دا من بە تەنهایی بە عنوانە تاکە ڕۆڵەی ئینقلابی ئەم سەرزەمینە لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ داتان دوورم هەر بە نەغد ئیسا حاڵی بوو کاورای تێ هەڵدریاگ تۆ ئەگەر بەرنامەیە گۆتات بخوێندایەتۆ ئەتزانی میزانە قودرەتە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چەندێکە مارکس لە نەخدە بەرنامەی گۆتات دائەنیشێ بیری لێکات و ئەینووسێ من دەنگەکانی تۆم هەر ئیستە لێدا هەر ئیستە نەخدم کردۆ تا بزانین تەکە کیا تەرەفی تۆ و ئێمە هەڵتانە تەکێنین بەم زوویانە کە مانیفێستەکە هاتە دەرۆ حرەکەتە ئینقلابی لە ناوە سەرزەمینە کوردەوارە دەست پێکە و گیانە نە حکوومەتە حەلیمە ئەوەی تاران خۆی ناگرێت چ بڕسێ بە ئەنتەرەکانی بەغا و ئەنکارە دا ئێوە خۆش